خۆشەویستان و ئازیزان لەمڕۆیە لەموانەیە باسێکی خەوەکەین، باسی خەوی ڕۆژەکەین. بزانین ڕۆژ خەویتیایە یاخود تەنها ئەکرێ خەو لە شەوا بێ. کورد دەڵێ خەو شەو. بەڕاستی زۆر جوان وەزن و قافەیان بۆ داناوە، بۆ چونکە ئەمانە پابەندی یەکترین و هاوپێچی یەکترین. هەر کاتێک شەوها و کاتی خەوە کە ڕۆژها و خەو نامێنێ. بەڵام بەداخەوە لەمڕۆیە خەڵکێک شەویان لێگۆڕاوە، کورد و تەنی شەوارە بوون، بە ڕۆژ ئەخەون بە شەو ئێشکەگرن. ئەمە بەڵام موسیبەتەکەیە کە ئینسانیش بە شەو تا ماوەیەکی درەنگ مایەوە بەیانی ناتوانێ بەو شێوەیە کە لاشەی داوای لێەکە، بەو شێوەی هۆرمۆنەکانی لاشەی ئەخوازن هەستێت و ئینسانێکی نەشید بێ و چالاکی و تاقەی هەبێ بتوانێ ئینسانێکی بەرهەمهێن بێ، ئیبداعکا لە ئیشەکەیە. بەداخەواڵێم ئەوەی کە ئەمڕۆی ساکەن ئێمە لێمان قەوماوە دانیشتن و سەهەرە بە دیار ئینتەرنێت و بە دیار مۆبایل و بە دیار چات و بە دیار یاری و بە دیار ئینتەرنێت و بە دیار سەتەلایت و بە دیار شتەکانی ترەوە هەتاوەکو کاتەکانمان لێگەڕاوە. خوای گەورە فەرمێ وەجەعەلنا نەومەکم سوباتە وەجەعەلنا اللەیلە لیباسا وەجەعەلنا النەهارە مەعاشا. ئێمە ئەچین لەم کاتی نەهارەیە کە کاتی مەعاش و بڵاوبوونەوەیە، کە کاتی چالاکی و نەشاتی ئینسانەکانە تایە ئەنوین. ئەیکوا گەڕانەوە بۆ فیترەت، ئەیکوا گەڕانەوە بۆ تەندروست و لاشەی ئینسان خۆی. بزانین ئێمەی کە ئێستاکەن ئاواکەین پرسمان بە لاشەی خۆمان کردووە، بزانین لاشە قسەیەکی تری هەیە یان منسەجیم و متفقە لەگەڵمانە. خۆشەویستەکانم، خوای گەورە فەرمێ وەقورئان الفەجر ئین قورئان الفەجر کان مەشهودا. بەیانی بە ئیجباریە بێستی بۆ نوێژی بەیانی، تەکیدی لێکراوەتەوە. لە هەر بار و زروفێکا بێ مسافریت بارانە بەرد ببارێ ناتوانی نوێژی بەیانی لەگەڵ نوێژی عیشا و لەگەڵ نوێژی نێوەڕاجەمەکەی، بۆ ئەوەی کە بەناچاری هەستی و پێ و بڵێن الصەلات خەیر من النەوم. ئەو نوێژە بۆیە لەو کاتەیە بۆ ئەوەی کە هیچ کەسی لە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم لە خەوا نەمێنێتەوە، هەستێ و نەشید بێ، بەیانی زوو دەستکا بە کارەکانی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکا کە سەخری کوڕی وەداع بۆمان ئەژێڕێتەوە فەرمێ اللهم بارك لأمتي في بكورها. خوای گەورە بەرەکەت خەیتە ئومەتەکەمەوە لە کاتی بەیانیانە، لە کاتی زووە. ئەگەتەن لی بێ ئێمە وازانین ئەم کاتی بەیانیانە تەنها تەوزیعی ڕزقە، تەنها پارەیە، نەخێر. حکمت لەم کاتەیە تەوزیع ئەکرێ، عەقڵ لەم کاتەیە تەوزیع ئەکرێ، عومر لەم کاتەیە تەوزیع ئەکرێ، زیرەکی لەم کاتەیە تەوزیع ئەکرێ، بەرەکەتی کات لەم کاتەیە تەوزیع ئەکرێ. لەبەرەوە کە بەیانی دەسەچێ زۆر شتێ لە دەسەچێ. ئینسانەکە وای لێ دێ کە بەیانی بەم لاشە ماندوویە و بەم چاوە خەواڵویە بەچێتە ناو کۆمەلگا کەسێرەکە خەڵک ئیشی خۆی کردووە، ئیش بڕاوەتەوە، تەوزیعی ئەدوار کراوە، خەڵک چۆتە سەر ئیشی خۆی، ئەمیش تازە بە تازە تەپەتەپ بەتەمایە بەپێی ئەوانە بگا. بۆیە ئەم سەحابەیە کە ئەم حەدیثە ئەجێڕێتەوە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر کاتێ بیویستە جێشێ بنێرێ بەیانی زوو ئەینارد. ئەمیش فێر بوو لە پێغەمبەری خواوە، تیجارەتەکان و پیاوەکانی بەیانی زوو ئەنارد بۆ بازار. فەرمێ پیاوێکی زۆر دەوڵەمەندی لێ دەرچوو. واتە بە یەک حەدیثی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری ئەکات بەرەکەت لە بەیانیانایە، ئەم سەخرە بوو بە یەکێک لە دەوڵەمەندەکانی مەدینە. بۆ چونکە ئەگەر دیقەت بی لە بەیانیانە غازی ئۆزۆن زۆرە. وردە وردە کە ڕۆژ هەڵهات ئیتر وردە وردە غازی ئۆزۆن نامێنێ. ئەمە وردە وردە ئەپوکێتەوە، ئەو ئۆکسجینەی کە لە ناو هەوا و لە ناو ژینگەیە وردە وردە کەمەکە. بۆی ئینسان کە بەیانیان هەستا هەست بە نەشاتێکی عەجیبەکە. بۆ چوی ئێستاکەنە هەموو ژیانی تاقەیە، هەموو لاشەی تاقەیە، ژینگەکەی گونجاوە، خۆشی ئیسراحەتێکی تەواوی لە خەوەکەی کردووە. ئێستاکەنە وەکو ئینسانێکی تریەتەوە ناو ساحەکە، گۆڕانکاری لە لاشەیە ڕوویداوە، جاریتر لە دایک بۆتەوە. بۆیە مێشکی، چاوی، ئەندامەکانی، ئەزەڵاتی هەر هەمووی پشوویەکی و چانێکی تەواوی داوە. ئێستا ئینسانێکی ترە و لاشەیەکی ترە و تەواو تاقەیەکی کاملی وەرگرتووە،
هەموو شتێکی لەبارە بۆ ئەوەی کە دەستکا بە چالاکی ئەو ڕۆژەی. بەڵێ ئینسان کە لە بەیانیانە هەڵەسە خۆشەویستەکەم هۆرمۆنێک لەناو لاشەیە هەیە، وەکو چۆن ئۆزۆن لەناو جەو و لەناو ژینگەکەیە هەیە، هۆرمۆنێک لەناو لاشەیە هەیە پێوتە کۆرتیزۆن. ئەم کۆرتیزۆنە لە بەیانیانە وجودی هەیە، سەعات 6 بەیانی بۆ تقریبا 9. ئەمە یەکە تاقە و توانای ئینسانەکان زیاد دەکات. ئەمە یەکە پێوتێ ستیرۆید. ئەم هۆرمۆنە لە بەیانیانە تقریبا 3 ئەونەی ئێوارانە. بۆیە دکتۆرەکە کە پێتەڵێ بڕۆ فەحسی هۆرمۆنی کۆرتیزۆنم بۆ بکە، ئەڵێ بڕۆ لە بەیانیانە بیکە، لە کاتێکی معەنە فەحسەکەت پێەکە بۆ ئەوەی کە بزانێت چکە ڕێژەی بەیانیان و ئێوارانی جیایە لە یەکتری. ئەمەشە تەحدیدی تاقە و نشاطی ئینسانەکە. ئەمەیە شەکل لە خوێنە بەرزەکاتەوە بۆ ئەوەی کە ئینسان تاقە و جوڵەکانی بەکاربێنێ، شەکر بەکاربێنێ بۆ ئەوەی کە نشاط و چالاکیەکانی پێ زیاد بێ. ئەمەیە زەختی ئینسان وردە وردە بەرزەکاتەوە بۆ ئەوەی کە ئینسان لەو پەڕی توانای بەدەنیا بێ و لاشی تەندروست بێ. ئەم هۆرمۆنە خۆشەویستەکانم وردە وردە لە دوای سەعاتنەوە ئاوا خاوە بێتەوە و هەتا وەکو ماڵاوایی یەکاو نامێنێ. لەبەر ئەمە لاشە تەوقیت کراوە لەسەر مەواقیتی سەلات. سبحان الله. یعنی مامۆستا غازی ئۆزۆن لە پاییز و لە بەهارە بە یەک شێوە زیاد و کەم ناکەن نخێر. پەیوەندی بە سەعاتەوە نییە، پەیوەندی بە نوێژی بەیانیەوە هەیە، پەیوەندی بە ڕۆژ هەڵهاتنەوە هەیە، پەیوەندی بە کاتەکانی نوێژی ئینسانەوە هەیە. بۆیە ئیسلام لەو کاتێک کە نوێژی بەیانیت پێیەکا لە پاییزە جیاوازە لەوەی کە لە بەهارا پێتەکە. فەرقەکەی زۆر زۆرە، 3 دانە سەعات جیاوازی هەیە. بۆیە ئەبێت تۆ بە پێی سەعاتی بایۆلۆجی لاشت بجوڵیتەوە، نەک بە پێی سەعاتی دەستت، چکە ئەمەیەکە تەحەکوم بە لاشی تۆوەکە. بەڵێ خۆشەویستەکانم، بۆیە کۆرتیزۆن لەناو لاشەیە ئەمێنێتەوە و قووەتی زیاترە وردە وردە هەتا ئەگەیتە دەوری نیوەڕۆ. اینجا کە گەیشتیتە دەوری ئێوارە هۆرمۆنێکی تر سەر هەڵەیە کە پێوتێ میلاتۆنین. اینجا میلاتۆنین پێتەڵەیە بخەوە، واتە ستیرۆید پێتەڵەیە هەستە و نەشید بە و چالاک بە لە بەیانیانە نەخەویت. خەو لێ نەکەوێت، ئاگات لێ بێ، ئاگات لە من بێ، ئاگات لە لاشی خۆت بێ، ئاگات لە سەعیەکەت بێ، ئاگات لە کاسبیەکەت بێ. بێنە بەرچاوی خۆت بەیانی زوو هەستاوی. لاشت نەشیت و چالاکە، بێنە بەرچاوی خۆشت هەتا چێش هەنگاو لێی خەوتویت و پاڵە لێیاوەتەوە. ئێساکەنە دەوروبەری نیوەڕۆی و تۆ تازە بە تازە خەبەرتە بێتەوە. ئەزانین چەند جیاوازی هەیە، ئەزانن جیاوازی لە بینی ئەم دوو ئینسانەیە وەکو مرد و زیندی وایە. بۆ چونکە ئەم ئینسانەی یەکەمیان کە هەستاوە و لە بەیانیانە و بە نەشاتێکی ترەوە بە سەحەتێکی ترەوە بەیانی هەستاوە زوو، ئێساکەنە پلانی ڕۆژەکەی کامل داناوە، ئیشەکانی جێبەجێ کردووە، مناڵەکەی بەڕێ کردووە بۆ مەکتەب، ڕاضەی بەیانیانی کردووە بە هەموو هودوویەکەوە. پێش ئەوەی کە زەحمەتی ڕێگەکان دەست پێ بکا و جادەکان قەڵەباڵغ بن، هەڵەسێت ئەم زوو ئەگاتە سەرکاری خۆی. قوتابیەکی زیرەکە و هەڵەسێ لە بەیانیانە دوای نوێژی بەیانی و ئیسراحەتەکەی، اینجا هەڵەسی دەسەکا بە سعیکردن. بۆیە دەرکەوتووە ئەو مناڵانەی کە لە بەیانیانە، ئەو قوتابیانی کە لە بەیانیانە سعیەکەن زۆر جیاوازن لەوانی کە لە کاتی ترا سعیەکەن. کەواتە بەرەکەتی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەنها لە ڕزقانیە، لە عیلمەکەشایە، لە زیرەکێکەشایە، لە زیهنەکەشایە. بۆیە وریابن خۆشەویستەکەم ئەم کاتە زێڕینە لە کیز نەدەن، چونکە ئەم کاتە هی هەموو ڕۆژێک دووبارە نابێتەوە. ئینسان کە هەڵەسێ لە کاتی نوێژی بەیانیە لاشەی جیاوازە لە کاتەکانی تر. بۆیە مەفروزە ئیستیفادە لەو پەڕی تاقە و توانای خۆی بکا لە بەیانیانە هەتا وەکو کاتی نیوەڕۆ. ئیستیفادە لە ئۆزۆن بکە، ئیستیفادە لە ئۆکسیجین بکە، ئیستیفادە لە ئیسراحەتی شەوی بکە، ئیستیفادە لە کۆرتیزۆنی لاشەی کە وردە وردە تاقە و لاشەی خاوە بێتەوە هەتا وەکو نیوەڕۆی لێ دێ. ئەنجا نیوەڕۆ وردە وردە خەوی باتەوە. پێویستی بە چییە؟ پێویستی بە ئیسراحەتە. نوێژی نیوەڕۆکا و وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم صحابەکانی جێرنەوە فەرمێ كنا نصلي مع النبي صلى الله عليه وسلم الجمعة ثم تكون القائلة. ئێمە لەگەڵ پێغەمبەری خوا نوێژی جومعەمانە کرد و دوایی قەیلولەمانە کرد، واتە دوای نوێژی نیوەڕۆ ئەنووستین نزیکەی 10 دقە بۆ نیم ساعت.
ئەمە ئەوەیە کە پێوتێ قەیلولە و سنەتە ئینسان بیکا خۆشەویستەکەم. هەتا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەناو غەزەواتەکانە چی پێی کرابێ خەوی قەیلولە و دوای نوێژی نیوەڕۆی تەرک نەکردووە، بەڵکو چێکێکی خۆی کردوێتەوە، ئیسراحەتێکی کردووە و خەوتووە. بۆیە سەحابەکان هەمووی لەسەر ئەمە بوون کە ئینسان بتوانێت لەم کاتەیە بخەوێ، لە ناوەڕاستی ڕۆژەکەیە هەناسەیە باتەوە جارێکی تر، سەرخەیە بشکێنێت و جارێکی تر هەستێتەوە بۆی کە بۆ نیوەی ڕۆژەکەی تری نەشید بێت و چالاک بێت. ئەتوانین وا بکەین، بەڵێ ئەتوانین وا بکەین کە ئێستاکەنە پێوترێ لەناو بەحسەکانە پێوترێ nodding of the midday، سەرخەوی یاخود ئیسراحەتی یاخود دوای نوێژی نیوەڕۆ خەوتنی نیوەی ڕۆژ. چۆن ئەتوانیت ئەمە بکەیت لە ماوەی 30 دقەیە ریستارتێکی لاشۆ بکەیتەوە، چۆن مۆبایلە لە بەیانیەوە یاخود کۆمپیوتەر لە بەیانیەوە هەتانی ڕۆیشەکە ریستارتێکی پێکەیتەوە، سیارەیەک مەکینەکەی ناکوژێنیتەوە، پێویستەکە لە کاتی نیوەڕۆیە لە نیوەی ڕۆژەکەیە ئیسراحەتێکی پێبیت و ساردی کەیتەوە بۆی جارێکی تر بە تاقەیەکی تر، بە مێشکێکی تر، بە قووەتێکی تر، بە زەختێکی تر بێتەوە ناو کۆمەلگا و جارێکی تر ئیبداعکە. ئەمە پرۆگرامێکە خۆشەویستەکانم. تازە بە تازە بەحسەکان پێی گەیشتون ئەڵێن ئینسان ضرورە، ناسا ئەفەرمێ ئەگەر کارمەند لە کاتی نیوەڕۆیە 45 دقە ئیسراحەتی بیتێ لە سا 25 دقەی زیادەکە. دکتۆری ڕازیەکان ئەڵێن ئەوانەی کە ڕائەکەن ئەگەر لە کاتی نیوەڕۆیە 10 دقە بۆ 30 دقە خەویان بیتێ سورعەتیان زۆر زیاترەکە. بۆیە ئەبینیت ئەو کاتی خەو ئیسراحەتە کاتی حەوادثی مروریە، زۆربەی کارەساتەکانی ڕووداوەکانی هاتوچۆ لە شەوا ڕۆدا کە کاتی خەو و کاتی سیارە لێخوڕین نییە، و دووەم کاتی ڕووداوەکانی هاتوچۆ لە دوای نیوەڕۆ ئەگەر دقەتان دابێ ڕۆدا. بۆی ئینسان کە لەو کاتەیە ئەخەوێت بەحسێکیان کردووە لە یۆنان 23,000 کەس بەشداری تیا کردووە، بۆ ماوەی 6 ساڵ ئەم بەحسە بەردەوام بووە، لە 20 ساڵەوە هەتا 86 ساڵ تیا بەشداری کردووە. ئەوانەی کە لە نیوەڕوانە ئەخەون و ئیسراحەتێکن و چانەیەن جیاوازیان زۆرە، حتا لە مۆزوعی مردنیان بە جەڵتەی دەماغ و بە جەڵتەی دڵ لەوانەی کە ئیسراحەت ناکەن. بۆ ئەوانەی کە ئیسراحەتەکەن لاشەیان تەندروستترە و ژیانیان بەردەوامترە و کەمتر بەدەست شەلەل و زەخت و جەڵتە و نەخۆشەکانی ترەوە ئەناڵێن. الحەمدولله تازە و تازە عیلم بۆبانە سلمێنەوەی پێغەمبەری خوا کردی صلی الله علیه وسلم لە خەوی دوانی وەڕوانە تازە پێمانە فرۆشنەوە ئەڵێن ئەمە شتێکی باشە، ئەی بۆ پێشتر نەچووینە سەر ئەسڵی مەنهەجەکە و خۆمان فێری ئەوە بکەین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری کردوین. بەڵێ ئایزەکانم، هەر کاتێک پابند بووین بە سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، هەر کاتێ وامان کرد لە ناو شوێنی دائیرە و لە ناو شوێنی کار و ئیشەکانمانە شوێنی ئیسراحەتمان دانابوو، چۆن شوێنی نان خواردنمان داناوە بۆ نیوەڕوان، شوێنێکی تایبەتیشمان هەبێ بڵین ئەمە بۆ ئیسراحەتی دوای نیوەڕوان، ئەو کاتە ئەتوانین بڵین تەندروستیمان تەندروستی خۆشەویستە صلی الله علیه وسلم. السلام عليكم ورحمة الله وبركاته.